بە تایبەت لە دوایەوەی کە ئێران هێرشی کردە سەر یەکێک لە بنکە سەربازیەکانی ئەمریکا لە قەتەر لە هەمان کاتدا هێرش کرایە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراقیش لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری شارەزای ئەمنی و سەربازی لە بەغدا ڕاستەوخۆ میوانی کوردستان 24 بەڕێز جەزائیری زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. پرسیارەکە وەیە بۆچی لە دوا کاتەکانی جەنگ پێگەی سەربازی ئەمریکا لە عێراق کرایە ئامانج لە کاتێکە ئەم گروپانە بەردەوام هەڕەشیان لە ئەمریکا دەکرد. نعم دعني بداية أرحب بقناتكم الفضائية الكريمة وللتوضيح استراتيجية الحرب بين الصهيوني وبين إيران رژێمی زایۆنی و ئێران پشت دەبەستێت بە بەشداری ئەمریکی لە جەنگەکە دووەمیش ئەوەی کە ڕوویدا دەرچەی دیکە هەن بۆ بەکارهێنانی هێز پێگەی ناوچی ئێرانیش لەلایەن فڕۆکە ئەمریکیەکانەوە بردومان کراوە کە چەندین تۆن بووە. ئێستا کە بەشداربوونە استراتیژیەتی ئێران گۆڕاوە بۆ پێکان و کردنە ئامانجی پێگە و مۆڵگا ئەمریکیەکان لە ناوچەکە لە عێراق، قەتەر، کوێیت بن، تەنانەت لە بەحرەینیش، واتە لە ساتیرە و لە ستێری موشک و هێرشە ئێرانیەکانن لە چوارچەوەی استراتیژیەتی خۆیان. واتە جەنگەکە پێی نایە قۆناغێکی کراوە دوای ئەوەی دانوستانیش کراوە لە نێوان وڵاتان و هەروەها بۆ چوونی ڕووسیا و چینیش لەسەر ئەو داخستنی گەروی هورمز دەبینرێت کە هەڕەشەکان زیاتر بە دەرکەوتن. میلیشیاکان بەڵێ تا ئێستاش لە هەموو قەیرانە سەربازیەکان بنکە سەربازیەکان دەکەنە ئامانج چونکە خۆیان لە چوارچێوەی بەرگری و مقاومە هەژمار دەکەن. ئەگەر بە واقعیش قسە بکەین بە باس لە دۆخەکە بکەین لە نێوان هەڵوەستی بەرەی مقاومە و کۆماری ئیسلامی واتە میلیشیاکان کۆماری ئیسلامی دەبینین ئەو هەڕەشانە هاو بەشن، بەڵام پێم وان نییە حکوومەتی سوودانی بەوە قال بێت و ئێستا مێزی کردوێتەوە مێزێکی سیاسی بۆ دانوستان لە هەمان کات لەسەر بنکە سەربازەکان وەکو بنکە سەربازی عین ئەسەد جەنگەکە پێینا بۆ قۆناغێکی نۆیانی ئەگەر ئاگربەست ڕانەگەێنرایە پێتان وا بووکە و جەنگە فراوان دەبێت و بەرەی مقاومە دێنە وەڵام هێرش دەست پێ دەکەن؟ بەڵێ میلیشیا چەکدارەکان چونکە جەنگە فراوانتر بوو پێشبینی کرابوو، بەڵام بەپێی ئەو زانێرانەی هەن هەسانەری هەواڵگریەکان ئەو پێکاتە سەربازیانە تەنانەت لە نەکردن ئامانجی باڵێۆزخانەی ئەمریکی کە دەکران نزیکترین ئامانج بوایە فڕۆکەی ئاراستەکراوە هەبوون لە فڕۆکەخانەی تاجی لەلایەن بەرەی مقاومە ڕەنگە کرابێتە ئامانج. بۆ نمونە ئەگەر ئەو دەستوەردان یان ئاگربەست نەبوایە پێم وایە میلیشیاکان دانخواست بنکە مۆڵگە سەرباز ئەمریکیەکان بکەن ئامانج و عێراق دەپرژایە قەیرانێکی مەزن لە نێوان ئەو هاوپەیمەندی و هەواڵبەندیانەی کە هەن واتە شەڕێک لە نێوان میلیشیاکان و هاوپەیمانەتی نێودەوڵەتی کە پێشێلی زۆر ڕێکەوتنی ئەمریکا هەرچەند قسەیەک هەیە دەڵێت کە کەس لە جەنگ براوە نییە، بەڵام ئێوە پێتان وایە کێ براوەی جەنگی ئیسرائیل و ئێران بوو؟
يعني أنا لا أخفي لك ئەوە ناشارمەوە بە ڕاشکاوی بیڵێم بەڕێزم کە کاتێک باس لە استراتیژی جەنگ دەکەین لە نێوان وڵاتان و موشەی دوو وڵاتی بەهێز کە ئەمریکا و ئیسرائیلە کە چەکی زۆر بەهێزی هەیە لەمە کات کۆماری ئیسلامی کە موشەشی کیشوەربڕی هەیە دەبینی دەرەنجامەکان دەریان خستووە هەردووچیان زێنە بەرکەوتووە ئێرانیەکان زاناگەلی زۆر و فەرماندەی سەربازی زۆریان لە دەستداوێ ڕای بەڕێز نەسڕەڵڵا بەڕێزانی دیکە لە بەرەی مقاوەمە لە تووفانی ئەقسا زۆر ئافال و هاوڕێیان لە دەستدا لە سووریا لە حزب الله بە هەمان شێوەش تەل ئەبیب ژێرخانی خاپوور بووە زیانی پێگەیشتووە لە سەربازگە و مۆڵگەکانی واتە لەو نێوانە چۆن پێوەریان بکەین هەردووچیان زیانیان بەرکەوتووە لە هەمان کات لە ڕووی ئابووریشەوە سزان بەرکەوتووە وڵاتانی ئەوروپاش زەرمەند بوون واتە هەردوو لایەن دۆڕاو بوون لەو جەنگە ئێستا دەبێت باڵانسی هێز بگەڕێتەوە بۆ استراتیژەتی سەربازی ناو زۆر باشە دەمێت پرسیارێکی دیکە بکەم هەر لەسەرەوەی کە ئێران بنکە سەربازیەکانی ئەمریکای لە قەتەر بە ئامانج کرد بۆچی ئێران قەتەری هەڵبژار ڕاستە دەگوترێت کە ئێران نەیدەویست عێراق لەو جەنگەتەوە بگلێنێت العلاقة بين يعني پەیوەندی نێوان ئەو ڕووداوی ڕوویدا لە نێوان گەلی قەتەر و ئەوەشی لەگەڵ ئێران دووچاری بوونەوە جیاواز بوو دەگەڕێتەوە بۆ بوونی ئەو بنکە سەربازیە کاتێک باس لەوە دەکەین کاتێک پەیوەندی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئێران ناکرێت ئێرانیەکان کاتێک بۆ نمونە بنکەی هەریر دەکرێتە ئامانج کێشەکە لەگەڵ گەل دروست بێت واتە کێشەی زۆر باش هەن لە نێوان قەتەر و ئێران بە هەمان شێوەیە کە پەیوەندی زۆر باشە لە نێوان ئێران و هەرێمی کوردستان کەواتە وەکو لە ڕێکەوتنی سەربازی و استراتیژیش هەیە ئەو کاری سیاسی بەو شێوەیە واتە وەڵامدانەوەش لەلایەنی قەتەر دەزانرێت کە مامەڵەکردنی جیاوازە واتە مامەڵەکردن ئێران لەگەڵ قەتەر نەبووە بەڵکو لەگەڵ سەربازگەی یان مۆڵگەی ئەمریکی بووە لە قەتەر ئێران پێکاتێکی شارستانی یان ژێرخانی دانیشتوان ناکاتە ئەنەی کردوتە ئامانج لە قەتەر بەڵکو سەربازگە فڕۆکەخانەی کردوتە ئامانج زۆر باشە کەواتە لە پاشەوەی کە ئاگر بەست ڕاگەێنرا بەڕێز جەزائیری پێتان وایە کە کەی دانوستانەکان دەست پێ دەکەنەوە لە نێوان ئێران و ئەمریکا ئایا ئەمە شتێکی ئاسان دەبێت؟ لا أعتقد يعني سيكون پێم وانە ڕەنگە کەمتر لە هەفتەیەک بخانێت دەبینیت هەوڵی زۆر هەیە رووسیا سین تەنانەت ئەوانەی تریش کە هەوڵان دەدا بێنە نێو جەنگەکە ئەمریکا ئێستا لایەنێکە ئێران هەیە و ڕشێمی زایۆنیش هەیە ئێستا هەندێک دڵنیایی دەدرێت لەسەر پیتاندنی یۆرانیۆم پێمان وایە کەمە بە دوو قۆناغ دەبێت قۆناغی یەکەم بەشی یەکەم تەنانەت مامەڵەکردن وێ لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ پەرەپێدانی پرۆگرامەکەی بە پرۆگرامێکی شارستانی و دەستبەردانی پرۆگرامی سەربازی ئەمە واتە ڕێگە پێدراو نابێت ئەمە تا دە ڕۆژ دەخانێت مێزەکە کراوە دەبێت وڵاتانی زلێز دەخزێنە سەر مێزی گفتوگۆ داوای ئەو ئاگربەستەش کاتیە واتە دەبێت ڕێکەوتن بێنە ئاراوە لەو نێوانە هەتا بتوانرێت بێتە پرۆگرامێکی زۆر سپاس بۆ شرۆڤەکانت بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری شارەزای ئەمنی و سەربازی لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵمان بووی دەستخۆش